بەکردنەوەی دوو پێشەنگای شێوەکاری و وێنەیی کە گوزارشتیان لە جوانی و کەسایەتیەکانی پێنجوێن دەکرد، کارەکانی شەشەمین فیستیڤاڵی ڕۆژی پێنجوێن دەستی پێکرد. لە فیستیڤاڵەکەدا جگە لە خوێندنەوەی چەند وتارێک چەند چالاکیی هونەری پێشکەشکرا سەرباری گۆڕانکاریەکانی کەشوهەوا، بەڵام تا دەهات فیستیڤاڵ گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە دەدی. خەڵکێکی زۆر هاتوون بە پێنجوێنی و کە ئەوەشی خەڵکی پێنجوێن نییە، ساڵ بە ساڵ تەتەورەکە خەڵکێکی زۆر دێنە پێشواسی لەکە. پار ساڵ بەخەیم ساڵ نەهاتبوون، تەمە نامایە پرۆژەی زیاتر بکەین و بتوانین زیاتر خزمەت بکەین. ڕێخستنی بۆنەیەکی وا کۆمەڵایەتی بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان تاکەکان بە بڕای پێنجوێنیەکان گرنگی خۆی هەیە. دەشخوازن ساڵانە گرنگی بەم جۆرە فستیڤاڵە بدرێت. جیرە گەورەکە یەکتری ئەناسی، بەڵام گەنجەکان نەوە نوێکەیان کە بەرەو تەمەنێن گەورە بوون و هەرزەکان و هەر چەند گەشتە تەمەنی کامەڵیش زۆربیان یەکتریان نەناسێتتر. ئەم ڕۆژە ڕۆژی پێنجوێن وای کردووە کە هەمووی یەکتری بناسێتەوە، وەکو چۆنەڵی یەکتر ناسینێک و تعارفێک و خزمایەتەکە تڵ و تۆڵەکاتەوە کەسایەتەکان تازاکاتەوە بۆ خەڵکەکە یادێکی باشە زۆر زۆر ضروری شامە هەموو ساڵانە بکرێتەوە. ڕابردووە لە ڕاستیا پێنجوێن خەڵکانێکی پەیوەندی کۆمەڵایەتی باشە بووە، زۆر تند و تۆڵ خۆشەویستی لەناو خەڵکەکەیە هەبووە. ئێستاش ئەم ڕۆژە کە دانراوە بە هەمان شێوە پێنجوێنەکان کە بڵاون لە سلێمانی لە زۆربەی شوێنەکان حتا لە ئەوروپاش لەم ڕۆژەدا دێنەوە و یەکتریە بینن و وەکوانی وەکو جەژنێک وایە بۆ پێنجوێنەکان. ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵ بوونەتەوە، هاتوچوو کەم بۆتەوە. جنا پێنجوێن لە مێژووشە تەنانەت ئەدیانەکانی تری تیا بۆ جوولەکەکانی تیا بۆ کە هاوپێشەوە هاوکات بوون لەگەڵ خێزانەکانە تەواو بە تەواوی تێکەڵبوون و ژیانێکی ئاسوودەیان بردەدەستە. بەڵام ئێستا بەهۆی ئەم پێشکەوتنەوە هاتووە پێنجوێنیەکان بە شانازیەوە ڕۆژێکیان داناوە ساڵانە کە کۆبوونەوەیەکی جەماوەری تێدا بگرێ و کۆمەڵایەتی بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان. فستیڤاڵی شەشەمی پێنجوێن بە سەرپەرشتی ژمارێک لە گەنجان و ڕۆشنبیرانی قەزاکە ڕێکخرابوو. ئامانجی سەرەکیان جگەلەوەی کۆکردنەوەی تەواوی پێنجوێنیەکانە هاوکات سەرنجڕاکێشانی زیاتری گەشتیارانە بۆ ناوچەکەیان واشتناکردنی پێنجوێنە لە ڕووی گەشتیاریەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.